الحمد لله رب العالمين، نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. رسول الله صلى الله عليه وسلم هۆشداری پێداوین لە هاتنەوەی کوفر و جاهلیەتی سەرەتا، بەنێمە بەرەو ڕۆژگارەکانی کۆتایی دنیا ئاڕۆین. هەموو شتێک چۆن سەرەتای هەیە کۆتاییشی هەیە. ئەم دنیاش کە الله سبحانه وتعالى خەڵقی کردووە سەرەتایەکی هەبووە و کۆتایەکیشی هەیە. لەم کۆتاییە رسول الله صلى الله عليه وسلم ئاماژەی داوە پێ ڕاگەیاندوین کە کۆمەڵێک لە جاهلیەت و لە کوفری سەرەتا ئەیەتەوە ناو خەڵکی. الله سبحانه وتعالى ئەو جاهلیەتانەی هەر هەمووی کۆ کردوێتەوە لە 4 ئەسڵا. کاتێک کە تەماشای قورئانەکەی کەلیمە و لەفظی جاهلیەت 4 جار هاتووە. جاری یەکەمیان لە سوورەی آل عمران هاتووە کە ئەفەرمێ يظنون بالله غير الحق ظن الجاهلية. ئەفەرمێ منافقین وكفار گومانی جاهلیەت بە ئەڵڵا بن. گومانی جاهلیەت مەبەستی پێی شرکە، مەبەستی پێی کوفرە، مەبەستی پێی نیفاقە. ئەوانە هەمووی کۆکاتەوە. چونکە کەسێکی مشریک گومان بە ئەڵڵا ئەباکە نەتوانێ پێداویستیەکانی بۆ دابینکە، بۆیە ئەچێ لە غەیری ئەڵڵا ئەپارێتەوە بۆی دابینکە، بۆیە ئەچێ غەیری ئەڵڵا ئەپەرستێ بەو نیەتەی لەو بەدەستی بێنێ. ئەگەر گومانی خەیر بە ئەڵڵا بەرێ و بڵێ ئەڵڵا ڕازقمە، ناچێ بپارێتەوە لە یەکێکی تر بۆ ڕزق. ئەگەر گومانی خەیر بە ئەڵڵا بەرێ بڵێ ئەڵڵا مالیکمە مدەبیری ئومورمە، ئەو کاروباری من هەڵە سوڕێنێ، ناچێ گومان بە یەکێکی تر ببە و بڵێ ئەو کاروبارم هەڵە سوڕێنێ، ئەو شیفامەدا، ئەو دەوڵەمەنم ئەکا، ئەو بەڕێوەم ئەبا و ئەو سەرکەوتوو بکە. نا، ئەمانی هەمووی بۆ ئەڵڵا هەبێ سبحانه وتعالى. بۆیە مشریکێک کە شیرکەکە لە گومانی جاهلیەتەوەیە بە ئەڵڵا سبحانه وتعالى، و منافقێکیش کە نیفاقەکە ئەویش بە هەمان شێوە لە گومانی جاهلیەتەوەیە بە ئەڵڵا سبحانه وتعالى. ئەویش وا ئەزانێ ئەڵڵا سبحانه وتعالى ئاگای لە ناخی نییە، ئاگای لە دڵ و دەرونی نییە، بۆیە هەڵەسێ کوفرەکەی لە دڵی ئاشارێتەوە و با کردداری جوانی و ئیسلامەتی پیشانی خەڵکیە. کافرێکیش بە هەمان شێوە کە کوفر ئەکا، ئەویش لەبەرەوەیە گومانی خراپ بە ئەڵڵا با سبحانه وتعالى. ئەسڵەن یەکەم گومانی سەرچاوەکەی لێەوە دەست پێەکە کە وا هەز ناکا بوونی هەیە، بەڵام لە هەمان کاتە هەستەکە شەیطان بوونی هەیە، بۆیە دوای شەیطانەکەوە ئەوە پەرستێ. رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك فرمي لا تقوم الساعة حتى تلحق قبائل من أمتي بالمشركين. فرمي قيامت برفانا بين هەتا وەکو کۆمەڵێکی زۆر لە ئومەتەکەم جا نافەرمێ چەند کەسێ لە ئومەتەکە، بەڵکو فەرمێ خەڵک بە قەبیلە بەهۆز داغڵی کوفر و شیرکە بێ. ناڵێ یەکێ مشریکە بێ لە شوێنێکە و دوان مشریکە بێ و سیان مشریکە بێ، قەبائیلە. فەرمێ جاری وا هەیە 10 هۆز لە جێگایەکە هەمووی بەیەکەوە داغڵی کوفرە بێ، 10 هۆزی تر هەمووی بەیەکەوە داغڵی کوفرە بێ، 20 هۆزی تر داغڵی کوفرە بێ. ئیتر هۆز هەیە ڕۆن و ئاشکرایە لەوانەیە هەزاران کەس بێ، لەوانەیە 10,000 بێ، 20,000 بێ، 30,000 بێ، 100,000 بێ. هۆز هەیە ملیۆنان کەسە، هەمووشی داغڵی جێ بێ شیرکە بێ. شیرک چییە؟ شیرک ئەسڵەکەی بریتە لەوەی کە یا مەخلوقێ
یەکسان بکەی بە ئەڵڵا لە تایبەتمەندیەکانی ئەڵڵایە، یاخود ئەڵڵا یەکسان بکەی بە مەخلووقێ لە تایبەتمەندیەکانی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا. بە واتایەکتر بریتێلەوە یاخود عەبدێک و مەخلووقێک و دارێک و بەردێک و پەڕۆیەک و قەبرێک و شەخسێک و شێخێ بەرزکەیتەوە تا ئاستی ئەڵڵا، بڕۆی سوژدەی بۆ بەری چۆنە بێ سوژدە بۆ ئەڵڵا بێ، بڕۆی لێی پاڕیتەوە چۆنە بێ لە ئەڵڵا پاڕیتەوە، بڕۆی سەربڕینی بۆ بکەیت چۆنە بێ سەربڕین بۆ ئەڵڵا بێ، بڕۆی تەوافی قەبرەکە بکەیت چۆنە بێ تەواف بەس بۆ کەعبە بێ بۆ ئەڵڵا بێ. ئەمە هەمووی شیرکە ئەنجامیەدا، لەبەرەوەی شتانێک کە مەخلووقاتێکی سەرەتایی ئەڵڵان یەکسانێکا بە ئەڵڵا. پەڕۆیە لە خۆیەوە پێچێنێ لە دەستیەوە، بازنەیەک لە دەستیەوە پێچێنێ، مورویەکە بە گردنیە بە گردنی مناڵەکەیە، ئەڵێ ئەمە ئەم پارێزێ، خۆ پاراستنی تۆ ئیشی کێ؟ هی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا. تۆ هی بە مورویە، هی بە پەڕۆیە، هی بە خەیتێک و بەکرەیەک و ئەو بابەتانە. یاخود کۆمەڵێ بابەتی تر کە ئەمڕۆ بە چاوی خۆمانی بینین، تەعزیمکردنی ئینسانەکان. ئینسانێکی ئاساییە، سەیرەکەی وەکو خوا سەیرەکە، فەرمان و قەدەغەی ئەو وەرەگرێ و هیچ کەسێکی کە وەرناگرێ، کە ئایبینەی تر هەرەوەندەیە سوژدەکەشی بۆ با زۆرجار ئەش لە دروستە بۆی بەرم، چونکەڵێ ئەمە خوا پیرۆزی کردووە کە ئەمانە ئەبینین بە چاوەکانی خۆمان. ئەوانە هەمووی شیرکە. خەڵک بە قەبیلە بەڵێ، ئەگەر بڕۆی ئێستا سەیری قەبرەکان بکەی هەر ئەم ڕۆژی جومعەیە یاخود لە ڕۆژەکانی ترە، هەموو قەبرە سەیرەکەی بە قەبیلە خەڵک لە سەرەتی پەرستێ، ئەوانەی بۆکە. ئەگەر بڕۆی سەیری ماڵی ئەو تاغوتانە بکەی کە ئیدعای علمی غەیبەکەن و خەڵک کردوونی بە شێخ و ئایان پەرستێ، سەیرەکەی خەڵک بەڵێ بە قەبیلە لە چوار دەوریانە، لە چوار دەوریان کۆبووەتەوە. ئەگەر بڕۆی سەیری تاغوتێکی تر بکەی کە تاغوتی حرام و حەڵاڵە، بەڵێ هەر لە حیمایە و دار و دەستەکەیەوە بە قەبیلە بەدوایەوە، هەر هۆزەکەی خۆشی هەمووی لەگەڵیاتی. بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ خەڵک وەرەگەڕێ لە دین، کافرە بێتەوە مشریکە بێتەوە پێش هاتنی قیامەت، بەس تاگ و تراگ نا، بە هۆس بە قەبیلە. وێ ئەبوو هورەیرە لە سەردەمی خۆیان کاتێک کە ئیذا جاء نصر الله والفتح خوێنێتەوە فەرمێ ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا، فەرمێ كانوا يدخلونه أفواجا فاليوم يخرجون منه أفواجا. فەرمێ خەڵکێک لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ پۆل پۆلە هاتە ناو ئیسلامەوە، بەڵام ئەمڕۆ پۆل پۆل لی دەرەجێ چی باتە دەرەوە؟ ئەو شیرکە، ئەو کوفرە، ئەو گومانە خراپەی کە بە ئەڵڵایە بە سبحانه وتعالى. لفرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا تقوم الساعة حتى تضطرب نساء آليات دوس إلى هذه الخصلة. فرمي قيامت بربانا بهتاوكو كومل إلى آثرتان، ياخذ بقشتي آثرتان، براسي بقشتي آثرتان، قبر برست والشيخ برست والشخص برست. خوشتان يبين بمروججارة فلانة شيخ فيديو أو أنا آثرتي قرتوه بناوي نشتو دعاء. فلانە شێخیکە خۆتانی بین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕاگەیاندنەکانە ئەوە بەڵگەیەوەیە کەیتر ئافرەت تالبی ئەوەیە. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێتی ئەو هەموو فەرمێ ئاگاداری ژنەکانتان بن، کورە ئیستەوسو بالنیسائی خەیرا، کورە ئەفەرمێت چاک بن لەگەڵ ژنەکانتان، کورە ئاگاداریان بن، کورە ئەمە وەسیەتی ئەڵڵایە بۆ ئێوە، ئەبێ ئێوە ژنەکانتان پارێزن. ئێکوا خەڵک نایپارێزێوەتانێ ژنەکانیش پۆل پۆلەچن بۆ لای ساحیرانە، یەک دانە ساحیر و یەک دانە جادوگەر بەناوی شێخ و شەخسە و سێرەکەی ڤیدیۆی 400-500 ئافرەتی پێ هەمووی دایان پیسی لەگەڵا کرد. ئێمە جگەلەوەی تووشی شیرک بووە، تووشی بەدڕەوشتیش بووە. یعنی هێشتا لەوانەیە ئەم ئافرەتانی کە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم باسییانەکە حاڵیان باشتر بێ لەوانەکە. فەرمێ کۆمەڵی ئافرەتن ئەمەنە پەلە ئەکەن بۆ پەرستنی قەبرێک و شەخسێک و بتێک، فەرمێ سەنگیانە لەرێتەوە تەضطرب آلیاتهم، یعنی مەبەستیەوەیە، یعنی ئەمەنە بە خێرایی و بەهینە ڕۆن. خۆی ئەسڵ وایە ئافرەت بە شێوەیەک بڕوە کە هیچ جوانێکی دەرنەکەوێت، بەڵام ئەو ئەڕوا گوێنەیەتی هەموو جوانەکانی خۆشی دەرخا لە سنگەوە تاوەکو قاچ و قولی و هەموو جێگایەکی تری، تاوەکو وای لێبێ کابرا پێی بڵێ سیحرەکان بێ لە ویاد بنووسمەوە، بێ لە میا بینووسمەوە، بێ خۆتم بۆ ڕوتکەیتەوە، بێ خۆتم بۆ بشۆیتەوە، بێ وام بۆ بکەیت و نازانم خۆم ئافرەتانە کە ئاوا 400 دانام شێخە بردوێتی و 500 شێخە بردوێتی و خۆمانە پیاوی ملقەویانەیە لە ماڵەوە. لەکوێ بوون پیاوەکانیان؟ ئاوا قیامەت بەرپابێ. و ئەگەر بڕۆی ئێسەش تەماشای زۆربەی قەبرەکان بکەی کە پەرسترێن، ئەوانەی یان پەرستن ژنن. تەماشای ئەو شێخانە بکەی کە پەرسترێن، ئەوانەی یان پەرستن ژنن. ئەمە ناوی دینیشەوە پەرسترێن. خەڵکێکی زۆر لە چوار دەوریان کۆبووەتەوە. ئەم ژنانە ژەوی بەحسا پیاویان هەیە لە ناو ماڵەکانیانە. کوا موقفی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم نافەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته، هەر یەکە لە ئێوە بەرپرسە و بەرپرسە لە
ئەوانەی کە لە بەردەستیان تۆ بەرپرسی لە خێزانەکەت لە خوشکەکەت لە دایکت لە کچەکەت کوا بەرپرسیارەتێکەوە ئەی نافەرمێ الله سبحانه وتعالى قوا أنفسكم وأهليكم نارا خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگر پارێزن کوا نەخۆتە پاراستەوە خۆ چیتە تەناو یەکێ لە ئەحزابە دیموکراسیە کوفریەکانەوە ئەوە خۆ تووشی شرک بووی لەولا ژنەگەشە بەڕەڵا کردەوە بۆ قەبر و شێخ و شەخص ئەویش براوە لەولاوە ئەویش تووشی شرک بۆ کام خۆ پاراستن کام ماڵ و مناڵ پاراستن نازانم بۆیە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ لا تنقطع الليل والنهار يا الليالي والنهار حتى تعبة اللات والعزى فەرمێ شەو ڕۆژ کۆتایی پێ نایە یعنی شەو دێت و ڕۆژ دێ شەو ڕۆژ تۆ ئەبەو شێوە ڕۆژ دێ تا لەپڕ ئیتر شەو نایە خۆ لە خۆرەڵات و هەڵدێتەوە ئەفەرمێ ئەمە ڕوونادا هەتاوەکو بت نەپەرسرێتەوە وەکو چۆن قوڕەیش لات و عوزای پەرست ئەو خەڵکە دەست نەکاتەوە بە بتپەرستن نازام ئەم هەموو شێوازی بتپەرستی کە ئەمڕۆی بینی ترەمانە ئەگەر بتپەرستی نەبن کامە بتپەرستیە بەڕاستی ئەمانە هەمووی بتپەرستیە کە ئەم ڕاتۆتە ناو خەڵک و خەڵکیش گوێ پێ نایە و لەگەڵ سیستمەکەی ئەڕوا ئەمە ظنی جاهلیەتە کە لە قورئانە الله سبحانه وتعالى قەدەغی کردووە فەرمێ يظنون بالله غير الحق ظن الجاهلية دووەمین جاهلیەت کە قورئان باسی کردووە بریتێ لە جاهلیەتی حکم کە فەرمێ فحكم الجاهلية يبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون فەرمێ و خەڵکە بە دوای حكمي جاهلية وهي حكم چییە حكم بريتيا لوي أمشت حلالة ياخذ حرام أمشت لا الله حكمي حلاليتي هي أمشت لا الله حكمي حراميتي هي كواتا تو بيهم حكمه بس دشي ورقري لا الله كخوي فرمي ولا يشرك في حكمه أحدا الله سبحانه وتعالى رازينية كز لما هاو بشي به يعني تو بونية حكمك لا الله ولا غيري الله جورقري أبيه بس لا الله به كابراك يا الله يما دستور نوسينو قورئان یەکەم سەرچاوەیە ئەنجا دیموکراسی دووەم سەرچاوەیە و ئەنجا ئەمە سێم سەرچاوەیە و ئەنجاوە چوارەم سەرچاوە خۆی ئەوە شیرکەکەیە کە ئەمانەی کە سەرچاوە بن لەگەڵ قورئانە ئەبێ خۆی قورئان تاکە سەرچاوە بێ نەک یەکەم بێ خۆی ئەو شیرکەکەی ئەمانەی تر ئیتر ئەوە هەمووی حکمی جاهلیەتی پێوترێ کە ئەم دەستورە داڕێژرا ئەمە بە خەڵک بە حساب وازانێ شتێکی مۆدێرنی داهێناوە علمی پێشخستووە دنیای پێشخستووە شتێکی عەقڵانیدا ئەمە جاهلیەتی هێناوە شتێکی باشی نەهێناوە أما كفري هنا وشركي هنا وبويا الله سبحانه وتعالى فرمي أو خلق بدواي حكم جاهليته أشيبيني بالله بدوايتي همي كروجي حكم جاهلية دي هل بجرة همي سرو جلاكي تياني وبنجشي تياني أو بنجيشي تياني كبو الله بكاري يعني لا تحياته ويبلا من حكم جاهلية ما هي الله مناه لكاتك أبي أو داي حكم الله سبحانه وتعالى بويا دوامين جاهلية كباسكرا أم حكم جاهلية حرام وحلال ورقتن لغير الله كيش أم ملتي فيريا وكردو أم خلقي برا وبرقا ورجولك خوي ويشان الله سبحانه وتعالى لقرآن فرمي اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله فرمي قاورا كان وجولك كان هستان قشو حاخام وسر قاورا كان يعني إخوان يعني برست جقال الله عدي كوري حاتم لا رسول الله صلى الله عليه وسلم ما يتدابصي فرمي سجدمان بونا بردون والله يما قاور بينا بەڵام سوژدەمان نابر بۆ قەشەکانمان و بۆ پیاوە گەورەکانمان و بۆ مەسئولەکانمان ڕۆژومان بۆ ناگرتنەڵێ بۆچی ئاەتە کاڵێ ئەمانە ئەوانیان پەرستووە کردویانن بەخوا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فێر تێگەێنێ کە خواتیکردنەکەی ئەوان چی بووە بەسەر ئەمانەوە و عەبدایەتیکردنەکەی ئەمانیش چی بووە بۆ ئەوان ئەڵێ ئایا ئەوان حرامیان بۆ ئێوە حەڵاڵ ناکرد ئەڵێ با ئەڵێ ئێوەش گوێڕایەڵیتان ناکردن ئەڵێ با ئەڵێ دەی حەڵاڵیشیان لێ حرام ناکردن ئەڵێ با ئێوەش گوێڕایەڵیتان ناکردن ئەڵێ با ئەڵێ دا ئەوە خوایەتی ئەوان بوو بەسەر ئێوەش کە گوێڕایەڵیتان نەکرد ئەوە پەرستنی ئێوە بووان ڕوونە کابرا هاتۆ مەشروب بۆ حەڵاڵەکە تۆش قبوڵیەکەیت و گوێڕایەڵیەکەی ئەو خوایەتی کرد و تۆش پەرست کابرا هاتۆ زینا و دایان پیسیت بۆ حەڵاڵەکە مەلهاو بۆ کاتەوە تۆش گوێڕایەڵیەکەیت و سەمعن وەتاعن بە قسەیەکەی ئەو خوایەتی بەسەر تۆ کرد و تۆش ئەوە پەرست کابرا هاتووە دەرس و دەور و دین و عیبادەتی لێ مەمنوعەکە لە مزگەوتە مادەی بۆ داڕێژێ کە تۆ ئەگەر بێت و ئەمە بکەی سەرە لێکرێتەوە تۆ بە تیرۆرس دانڕی تۆ لە ناوە برەی ئەو خوایەتی خۆی کرد و تۆش گوێڕایەڵی کرد ئەو خوایەتی و ئەو گوێڕایەڵیە و ئەوەش عیبادەتی خواکانە وە عەدیە فەرمێ ئەرەوەڵە حەڵاڵ و حراممان لێ وەرەگرتن جگە لە ئەڵڵا فەرمێ دا ئەوە خوایەتی ئەوان بوو ئەوەش عیبادەتی ئێوە بوو بێن وێ بەڕاستی
حكمی جاهلیەتیش ئەمڕۆ هاتووەتەوە ناویان ناوە حکمی دیموکراسیەت لە هەموو عالەمانەک لە وڵاتی خۆمانە ئەمە هەر باسی خۆمان ناکەین تەماشاکەی ئەمریکا سەرۆکی سەرکردەی کە خۆی بە حاکمی عالەمەزانێ و ئەوروپا هەمووی لەگەڵی و بەشی شەرقیش لەگەڵی تاڕاددەی یعنی سێرەکەی سین و با بڵێن رووسیا و ئەمانە هەر ئیدعای دیموکراسیەتەکەن هەمویان هاوار بۆ واکەن هەڵێنە بێ ئەوە سەروەر بێ لەسەر زەویە يعني بێ حکمی جاهلیەت سەروەر بێ لەسەر زەویە چونکە دیموکراسیەت چییە حکمی زۆرینە یعنی جگە لە حکمی ئەڵڵا ئیتر جگە لە حکمی ئەڵڵاش حکمی جاهلیەتە ئەڵێن ئەبێ ئەوە سەروەر بێ لەسەر زەویە وی ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێی خەڵکینە ئەوە ئێوە بە دوای حکمی جاهلیەتەوە ئەی خەڵکی سەر زەوی هەر هەمووی ئەنجا بە تایبەت تۆی بەناو مسلمان کە تۆ حکمی ئەڵڵات هەیە فەرمێ بۆ حکمێک هەیە لە حکمی ئەڵڵا باشتر بێ ومن أحسن من الله حكما لقوم يوقنون بۆ حکمێک هەیە لە حکمی ئەڵڵا باشتر بێ بۆ کەوتێتی مەشروب حرامە خراپە بۆتان دەبڕۆ با هەموو تۆ بڕوا لێکۆڵینەوەی لێ بکات چاکانی بێنێ بزانین چاکانی لەکوێ با هەموو ئەهلی عرف و ئەخلاق بڕۆن لێ بکۆڵنەوە بزان چاکەی لەکوێ تاوکە ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێتی من ئەمە بە حرامە زانم باشترین حکمی ژەوەیە تاو هەرەوەیە کابرا دێ لە ڕێی حکمی جاهلیەتەوە ئەو کوفر و شیرکەی سەرەتا باسمان کرد ئەوەش کا بە خوڕکتا بە ناوی چی ئازادی بیر و ڕا تۆ ئازادی بڕۆژنێ بەخوا بەلێ بە پێغەمەری بەسڵ الله سەلام بڕۆ رەخنە لە دین بگرە ئازادی ئەمە لە دینی ئێمە پێی مرتەد دەبیتەوە باشە بەڵام تۆ ئازاد نیت جنێو بە سەرکردەکەیەوە بێ سەرکردەکەیەوە لەخوا مهمترە لە پێغەمبەر مهمترە جنەی پێبێ بێسەر و شوێنەکەی لە ناوە برێ هەرچەنە هەر باش نییە جوێنی پێبێ جوێن هەر باش نییە بۆ ئینسانی مسلمان بەڵام ڕەخنەشی لێ بگری تۆ بۆنی ڕەخنەشی لێ بگری بەڵام خەڵک با ڕەخنە لە خوا بگرێ با قسەی پێ بڵێ ئەوە ئازادی بەڵام سەرۆگەکەی نا ئەمە تەقدیسکردنی ئەوە دانی فەضلی ئەوە بەسەر خواشە بەسەر پێغەمبەریشە بەسەر دینەکەشە تۆش ئامادەی لە پێناوی ئەو منهەج و ڕێبازەیە خۆ بکوژ بێ ئامادەی لە پێناوی ئەو منهەج و ڕێبازەیە خۆ بکوژ بێ کە پێشاڵی کاکە مەیکە ئەڵێ من بۆ بژێوی ژیان مەیکەم درۆژەکە بە چەند مانگ بژێوی ژیانی وەرناگرێرێکە ئەو بەڵگەوە درۆگە جا بۆیە بەڕاستی ئینسان خۆی جێل نەکە ئەمە دینەکەمانە ئەمە قورئانەکەمانە وامان پێڵێ با ئەگەر ڕاستەکەین لەگەڵ خوای خۆمانە منافق نین و درۆزن نین پەیڕەویکەین حەنحەنە و تەنتەنەی بۆ نێنینەوە و ئەم لاولای بۆ نەکەین ئەمە دوو دانە خەسڵەتە لە خیساڵەکانی جاهلیەت کە قورئان باسی کردووە إن شاء الله هەڵساینەوە دوو خصلەتی تریشی ماوە باسیەکەین والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصامي إلا بالله عليه توكلت وإليه أنيب اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد جاهلية هر شتێکە کە لە ئیسلام نییە هەر شتێ لە ئیسلام نەبوو ئیسلام قەدەغەی کردبوو ئیسلام بە خراپی زانی بۆ جاهلیەت جا ئەو ئیسلامەی لە یەکەم پێغەمبەرەوە کە ئادەمە هەتا وەکو ئاخر پێغەمبەر ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم هەموو یەکرێتەوە هەرچیەک پێغەمبەران قەدەغەیان کردووە بە خراپیان زانیوە لە سەرەتای بەشەریەتەوە هەتا کۆتاییەکەی ئەوە هەمووی جاهلیەتە و دەجالیش کە دێ لە ئاخر زەمانە هەڵگری آخر ئاڵای ئەهلی جاهلیەت هەڵگری آخر ئاڵای ئەهلی جاهلیەت بەڵام ئەوەیە لە دوای هاتنی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم وەکو مژدەیەک بۆ وانەی ئەهلی ئیمانن جاهلیەت ناتوانێت باڵ بەسەر هەموو دنیای بکێشێت و هەموو کەسێ بە گشتی بچێتەوە ناو جاهلیەت چونکە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ لا تزال طائفة من أمتي ظاهرين يقاتلون على الحق ظاهرين لا يضرهم من خذلهم ولا من خالفهم فەرمێ بەردەوام گروپێک لەناو ئومەتەکەی منە دەستی بە حەقەوە گرتووە حەق سەرەخە یان ئەژەنگێ لە پێناویە و سەریشی ئەخا بە دەعوە و بە زوبان فەرمێ ئەوانی دژایەتیانەکە ناتوانین هیچ دەرێکیان پێ بگەن بۆیە هەر ئەمێنێ کەسانێک کە دژی ئەو جاهلیەتە بمێننەوە جا ئەهلی جاهلیەت بە تەما بنەوە کەسانە نەمێنن نییە هەر ئەمێنێ
أما وعدي رسول الله صلى الله عليه وسلم. جاهلية السيم كقرآن باسي كردوا بريتيالا جاهلية تفرق كلا قرآن بحمية الجاهلية نبيهاتو دمار جيريب وغير إسلام ومسلمانا أما همي جاهلية رسول الله صلى الله عليه وسلم ليكلا غزوة كان يا مهاجري الأنصاري لقلا مهاجريك بر أنصارك لا كاتي روشتنا أنصارك بينا خوشة بوازاني إهانة كرا ولا باش وبريك بانك علي أنصارك من إهانة كرام للآن مهاجرينه هم الصحابي رسول الله صلى الله عليه وسلم مهاجرك جل أي أنصار كان أو أي مهاجر كان أو أنصار عزيت مكة رسول الله صلى الله عليه وسلم لنا بيانا لشكر والسنة راسه أخو أفرمي أو أتاني يبقى رينو بو جاهلية هر أوندا يكتريان بانكر بو بشتواني كردني يكتر پشتیوانی الإسلام همو پشتیوانی تو بو إسلام ومسلمانان به نبدش بيك بلنا أخويا همو پشتیوانی تو أبي بو إسلام ومسلمانان به همو دجاهاتي تو جب بو كفر وكافران به پشتیوانی لنا مسلمانانا حزبك هبيت جاتي حزبك تربكا جروبك هبيت جاتي جروبك تربكا تو أبي أوي مسلمانا همو يخوش به وأوي كافرة هيك يخوش ناب أفرمي أبي دعوة الجاهلية تدعون أو إيوه بانجشة بون جاهليتك دمارجيري جاهلية زين وكانوا كدمارجيري أبو غير الله ورسولك أيو مسلمانا الله سبحانه وتعالى فرمي إنما وليكم الله ورسوله والمؤمنون إيوه كي دوستانو بشتيوانية كانوا سريا كانوا دمارجيري تان بوي أبي الله سبحانه وتعالى رسولك أيو والمؤمنون إيمان داران إيش كمان هر کس بتي من ایمان دار میتی ایمان دار نه آیاتك دیاریه الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون هو ایمان دار كنيوجك وزكاة يعني كوات التوحيد هي نيوجك زكاة امس يشتابك وبتوتي ان جاي ایمان دار امس يشتيت يكون ابو ایمان دار نيه تابع يعني خوي هوار قبل من ایمان دار أأمانة حزبي الله ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون حركة يفرمي دوستایەتی ئەمانە بکە و دەمارگیری بۆ ئەمانە هەبێ ئەمانەی خۆش بوێ و ئەمانە سەر بخە ئەمە حیزبی ئەڵڵاه ئەمە سەرکەوتوو سەرفرازە نەگەوەی کە حیزبەکەی خۆی سەرخاوی جەماعەتەکەی خۆی سەرخاوی ئاڵای خۆی هەیە و مەقەڕی خۆی هەیە جەلوە بەناوی ئیسلامیشەوە چەندانێ ئەمەی کە باسمان کرد تەوحیدەکەی نەشکانە بێ نوێژ بگا و زەکات بدە ئەمە حیزبی ئەڵڵاه هەر کەسێ لەگەڵ ئەمانە بێ سەرفرازە بێ یەکەمین گروپ کە دروست بۆ بەم شێوە بۆ کێ بووە صحابة كان رسول الله صلى الله عليه وسلم دعاء كيبوا تابعي كان دعاء تابعي كان ورسول الله صلى الله عليه وسلم شاهدي بو أمس يجي ليعوه كأمانة شايستي أون تول بدوايانا وبيبيرويان كي كافر من خير الناس قرني هذا ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشترين جيل كتو بدوايان بكوي بيرويان بكي ولا قليان بي جيلي من الصحابة كان جيلي تابعي كان جيلي تابعي كان لدواء أوانا فرمي دواء أوانا كسانك دين باجني خرابة كاريانتي بوي إما قربمانه لو جاهليته كتعصبة بو جروب وفرقة وجماعتي الرزقار مان بي بقرينو بوكيو بو سيجيله وإمام مالك رحمة الله إليه بيفرموشي لن يصلح آخر هذه الأمة إلا بما صلح أولها كوتاي أمة تشاقنا به بقرانا وين به بو رباز منهجي أواني سرتاي أمة وي إما كانت صالة هوارقي كاكا ورن دواي قرآن كوين دواي حديثة كوين بتيقشني وسيجيله بلا ما والله نا من أو منابه الله قرآن الله حديث بس تيقشني خوم بتيقشني سروكا كم بتيقشني شيخا كم بتيقشني جماعتك خوم أوكي شيء ما لقى أنا إما الله نا تيقشني صحابة تابعين والله نا تيقشني جماعتك خوم تيقشني جروبك خوم وفرقك خوم وشيخك خوم مفكرك أني خوم وزانك أني خوم وتو هرشي كي بيالله صحابة ولا يبو زانك من وانا عليه يبو شيخك من وانا عليه يبو سركردك من وانا والله يبرأ بيغمري خواه صلى الله عليه وسلم شاهدي بوم سيجي لعاو بو شيخكي توي نعاو بو حزبكي توي نعاو بو سروككي توي نعاو إيه والله إيما جابي أقر عقل مانها بيه فيرو لكسي بكين كرسول الله شاياتي بوداو نكسي كالشيطان شاياتي بوداو أما كتو لا أدري لما نهجي صحابي ودمار جيد أبي بو حزبي بو جروبي بو جماعتي الله سبحانه وتعالى بحمية جاهلية نايبردو ورسول الله صلى الله عليه وسلم زيندوا مهاجرين وأنصارا كهميان بهشتين بنص آيات هر أوندا بانغ لي أكتريا كان
نەک پەیڕەوی یەکتریکە، نەک جیابنەوە لە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم شتیوان نەکردووە. بانگ لە یەکتری ئەگەن بۆ کێشەیەکی ناوخۆی چۆن لیان تووڕابێ، چۆن بە جاهلیەت ناوێت. بۆیە لە فەرمودەیەکی ترا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ من دعا بدعوى الجاهلية فإنه من جثى جهنم. فەرمێ هەر کەسێ بانگەشەی جاهلیەت بکە ئەوە کەلاکی جەهەنەمە. باشە بانگەشەی جاهلیەت چییە؟ فەرمێ فادعوا بما سماكم الله به المسلمون المؤمنون عباد الله. بریتە لەوەی جگەیەکێ لە یەکێ لەم سێناوە لە خۆ بنێ، ئەوە جاهلیەتە. المسلمون ناوی خۆ بنێ مسلمان و تاوە، مؤمنون ئیمانداران، عباد الله عەبدەکانی خوا تا. ئەم ناوانەیە ڕازیە بۆ تۆ لە ناوەکەشا بۆ نییە داهێنان بکەی، ناوێکتر لە خۆ بنێ. مسلمانی ئەمە، مسلمانی ئەوە، مسلمانێکی ئاوە، نه مسلمان و تەواو، ئیماندار و تەواو، عەبدی خوا و تەواو، هیچ پاشکۆیەک و هیچ پاشگرێکی بۆ مێنە و هیچ پێشگرێکی بۆ مێنە، هەر ئەوەندە مسلمان و تەواو. بۆیە فەرمێ جگە لەم ناوانە لە خۆ بنەی تۆ چوویتە ناو جاهلیەتەوە. ئەگەر لە ناوەڕۆکی شاتەوە ناوەڕۆکێکی تر بێنی پەیڕەویکی، ئەوە حرب نەماوی لە ناو ئیسلامە ئەسڵەن. وەکو چۆن مەیمونی کوڕی میهرانە فەرمێ هەر کەسێ داوای غەیری ئیسلامەتی بکە ئەفەرمێ ئەمە ڕەقەبەی ئیسلام یعنی جلوبەرگی ئیسلامەتی لە خۆی داماڵیەوە. ورسول الله صلى الله عليه وسلم فەرمێ سێ کەس الله سبحانه وتعالى ڕقی لێیانە و خۆشی ناوێن و لە ڕۆژی قیامەتە عەزابێکی زۆریانەیە و تەماشاشیان ناکا بە ڕەحمەتێکی لەوانە کێیە؟ مبدغ سنة الجاهلية في الإسلام. کەسێک کە ڕێبازێکی جاهلیەت و نەفامیە هێنێتە ناو ئیسلامەوە بە خەڵکە لە وەرن پەیڕەوی کەن، با بین بۆ حیزبە، با بین بۆ گروپە، با بین بۆ طریقەتە، با بین بۆ جەماعەتە، نابێت. الإسلام وشتان نییە. یەک ئومەت الله سبحانه وتعالى فەرمێ إن هذه أمتكم أمة واحدة، یەک ئومەت بنێەوە، تەفرەقە بوونی نییە. بەڵام ئەمە هەر ڕوایە. رسول الله صلى الله عليه وسلم ئاماژەی پێداوە وستفترق أمتي إلى 73 فرقة كلها في النار إلا واحدة. أمتك من بيبا حفتاو سيبشوا فرمي هموي لا آجرا وحفتاو سي يقدانا النبي، يعني حفتاو دو بود جهنم يقدانا بباشت. صحابة كان نار أو حفتاو دوي كاتشة جهنم وكي، يعني سهني كذبوا هني بنا مسلمان بوا جارب سياري واني كرت وكشون كاب لا بولاد جاري خمي خوينية أي فلانة كسب يا شون أي سارة كسب يا شون صحابة أنا بو لا فرمي أي رسول الله صلى الله عليه وسلم كامير رزقاري بتشة باشتو زور بس هذا جوابك أنا هر كسي عقلي هبي وبس ويرزقاري بلو جاهدته. فرمي ما أنا عليه اليوم وأصحابي أواني أسنى بهشتو أوانا كلسل وربازان أمر منها ولا كان ملسلي. طه أتى رزقاري بلو جروب أنا وتفرقة وحزب أنا برو بهش بروي ترزقاري بلا جهنم أما بيرو كلامي رسول الله صلى الله عليه وسلم لسر ربازي صحابة كان رسول الله صلى الله عليه وسلم لا مدلي. طه آياتك بيالا مزان صحابة وتطبيق كله خزر بآياته هنا تو بوي توب كاتا جماعتك خويو يباشا هرم آياته بينا بزين صحابة شون تطبيقي كله حديث بيالا بوي بتخاتا شوني خوي هرو حديث بينا بزين صحابة شون تطبيقي كله طاو بوي ترهم يقفل به وهمي أناسيتوا حتى جروب وجماعتي قمراء أناسيتوا تو بشوينا وأنا وب كيشدنا بوكو عبد الله كوري مسعود يفرمي من كان مستنا فليستنى بمن مات فإن الحي لا تؤمن عليه. حتى عبد الله كوري مسعود كخوي الصحابة زينوب ولنا وخلقي أبو يفرمو كي ريبازيك بيروكا باريبازي أو صحابانا بيروكا كمردون إيما الصحابش كماوين إيش أمينين لفتنا مردو كان روشتنو بس البرزي قرانو بلاي الله ودرت شون لو امتحاني دنيا بويا شوين أوان بكون إيوش درتشن لي أو يزيندوا هل ما خالته بي بويا أو يزيندوا هر أوان دي بوها أو ريبازي كأواني بيش خوي لسري روشتونو چونەتە بەهشتەوە بۆ تۆ ڕوون کاتەوە نەک بێ بڵێ وەرە پەیڕەوی خودی خۆم بکە من ڕێبازێکی تازەم پێیە حیزبێکی تازەم پێیە فکرێکی تازەم پێیە ئاڵایەکی تازەم پێیە مقڕێکی تازەم داناوە گروپێکی تازەم دانا نابێ ئینسان بۆ شێوە بێجات سبحان الله خەڵکی ئەم آخر زمانش خۆی تاالبی و جاهلیەتەیە یعنی حلم کوردستانی خۆمانە لەم ماوەیە هەموو ڕۆژێ حیزبێ دروستە بێ و دانێ تیاچێ و دانەیە بێ بە چوار بەشە و دانی کێکە گرێتەوە ئەم خەڵکە ژێر بە دوایانەوەیە ئەی بۆ بەش بووی بۆ یەکە گرتەوە ئەی بۆ توایتەوە بۆ دامەزرایتەوە ئەی بۆ دانەیەکی کە ڕوا تازە ئەی باشە من بۆ دوایەمانە بکەم یعنی تۆ عەقڵە هەبێ برا تۆ دینت هەیە تۆ مەنهەجە هەیە تۆ ڕێبازە هەیە تۆ پێشەوا و ئیمامی خۆت هەیە چی داوە لەم گەجەر و گوجەرە کۆبوونەتەوە هی جاهلیەت تەعەسسوب بۆیان هەیە لەسەر ئاڵاگەیان خەڵکە کوژی لەسەر سەرۆگەکەیان خەڵکە کوژی لەسەر مەقەڕەکەیان خەڵکە کوژی لەسەر هەر شتێکی ئەوان ئامادەی تۆ بکوژی و ببڕی و هەرچی شتە بیکەی ئەمە ئەو پەڕی جاهلیەت والله ئەمە
حتى قيامت لن يجابي أو نيد لي ورناجيله هر أروي بجهنم براسي ناكري إنسانك لقل جاهليته كفر ريبازي قريش أبيو بتمام بتشتناو بهشتو براسي قريش بوخوان لديني أنا متفرق من للدنيا شا متفرق من إسلام فرمان بيكا بكوبونوا لجير ياك آلا لا إله إلا الله ريبازي كشيوية كأوسي أجيل رسول الله صلى الله عليه وسلم شاهدين بوداون لبيش تو برو بهج روشتن تو بدو عن أمري براسي حمية جاهلية بريتيلا مخالفة كردني سنة رسول الله صلى الله عليه وسلم وريبازي صحابة كان وصحاب تابعية كان تابعية كان لفرمودي كتلا رسول الله صلى الله عليه وسلم أمجا بو جاهلية ذاك ده ولا همان كاتشا حلمان بودانت شون رزقار معنا بلي أفرمي إنه من يعيش منكم بعدي فسيرى اختلافا كثيرا هركس اللي ايوه دواي من بجي راجع وازيكي زور بيني تفرقيكي زور بيني باش بونو جماعة بوني زور بيني يعني كمجنا كثيرة زور بيني أي نجاة شيء شون رزقار من بليان أفرمي عليكم بسنتي وسنة خلفاء الراشدين المهديين من بعدي بيروي شيء كان سنتي من رسول الله صلى الله عليه وسلم وسنتي خليفة راشدة كان لدوايما باشا يعني أأمانة أم سركرداني تويان بيني أم حزباني تويان بيني أم همو جروبي توي بيني أم همو طريقتي توي بيني هر همو ولاني نقدو أيك لو أنا بكي توب شورو بو أصلك سنتي رسول الله صلى الله عليه وسلم لقلوا الصحابة كانوا بيرويان كدو بتعبت خليفة راشدين كان شلون بشينو سري هلا ما بدن بلينا ولا سريني وطواو يتروجانا هزاران بيشواني بكينا فرمي بدانا كاني دعوتان بيقرن يعني لبارة تنطر بيقرن يعني لمالو مناله تنطر بيقرن باشا چونك ابي تو دينكته لخوت ومالو منالو جيانه خوشتر به او نصي فرمودي رسول الله صلى الله عليه وسلم كان فرمي ايماننيه حتى الله ورسولك لحمش خوشتر نبه عجبه جوان بدانا كاني دواو او سنتي رسول الله بقرا وربازي صحابه كان بقرا لبارة تنطر بيقرا لمالو منالك تنطر بيقرا چونك او بات باشت خيري ونا بات باش نا بارا وبا مالو منالو بات قبرك دي وقريته او دوانا بس السنة بيبو أولا قلدت ناقبرة كذبت بيتش فبدأنا كاين دواتان بيقرن أنجا بوي لا ندي قمرانا بيفرمشي وإياكم ومبتدئ ونكن هل خلطين بوك ساني كدين بناوي دين واشتان بوداهن اشتهينيت على مجل الإسلام اشتهينيت على مجل الإسلام همشي دجالون كذابوني هي بوي رواج بيبا عما بسري قورا هنا سقف مغربي داني شيء على أما دروست حديثي لسر أما دروست آياتي لسر أما إسلام غير أما إسلام نية چنی واتان بینی بەم ڕۆژگارە هات ئیتر بە هەموو جۆرێکی عەمامەوە سەوز و زەردوشین و سوور و مۆر و پرتەقاڵی و هەمووی هاو یە باشە تۆ مسلمان رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ لا يدلغ من جحر مرتين لە کونێکەوە دوو جار پێوەی نادا تۆ بۆ 33 ساڵە پێوە وەدرێ هەموو جارە تازا بێتەوە ئەم پێوە دانش بەنجەکە بۆ 4 ساڵێکە دوای دێتەوە دیسان پێوەدا تۆ کەی عاقڵەبی کەی تێئەگەی چی گۆڕاوە لە مەسەلە بەرەو خراپتر ڕۆژ دوای باشتر هەر بەرەو خراپتر ڕۆژتەوە یعنی لە دنیاکەشیە بەرەو خراپترە ڕواکەچ هەر ڕاتەوە بۆ ناوی دا وەڵی هەتاوەکو تۆ تاالبی حەمیەی جاهیلیە بی ئیسراحەت لە خۆ ناکەی خێریش لە خۆ نابینی ئەگەر تۆ ئیسراحەت لە خۆ بکەی خێر لە خۆ ببینی وەرە بگەڕێرەوە بۆ ئەو مەنهەجەی باسکراوە چونکە فەرمێ هەموو داهێنانێک کە ئەم دەجالانە بۆتانێن و جوانیەکەن و لێتانەکەن بەدین هەمووی گومڕاییە هەمووشی لە ئاگرایە ئەگەر بەردەوام بی لەسەر و فعلت تەناو جەهەنەم ناوەستی و چەندێکیش ڕۆی لەم ماوەی 33 ساڵە بەرەو جەهەنەم پەنا بە ئەڵڵا جاهلیەتی چوارم کە قورئان باسی کردووە پەیوەندی بە ئافرەتانەوەیە کە فەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوجە الجاهلیەتی الأولى ئاگادار بنە فەرمێ ئافرەتان و ئەی ئەوانەی سەرپەرشتی ئافرەتانەکەن ئافرەتەکانتان تووشی تەبەڕوج نەبن تەبەڕوج چییە تەبەڕوج لە بورجەوە هاتووە بورج بڵند دەبێتەوە بەرز دەبێتەوە کەسەی بینێ وێ پێوترێ بورج باشە یعنی ئەم ئافرەتش خۆی نەکاتە بورج هەموو کەس ببینێ جوانیەکانی کە بورجیش جوانە بۆیە خەڵک سەیرێکای بینێ بەرزە بڵندە ڕازاوەیە ئاڵوواڵایە بۆیە سەیرێکی جاوە گڵۆپی پێوەکەنی ڕازێنەوە ئەو بینایانە ژوالیەکەن بورجەکانی ژوالیەکەنەوە هەمووی ئەوە لەوە هاتووە تەبەڕوج لەوە هاتووە ئەم ئافرەتە خۆی ڕازێنێتەوە و خۆی دەرەخا و جوانەکانی دەرەخا بۆ خەڵکی ئەمە ئەمڕۆ چییە لای خەڵک پێشکەوتنە سەقافەتە لای الله سبحانه وتعالى جاهلیەت دواکەوتویە ژنی ئەبوو جەهل و ئەوان وابوو کچی ئەوان وابوو
کچەکانی عەبدوڵای کوڕی سەلول و ژنەکانی ئەوان وابوون باشە ئیسلام ها ئەوەی نەهێشت باشە تۆ وەکو ئینسان بژی وەکو ئاژەڵ خۆ ڕوود مەکەرەوە وەکو ئینسان خۆ داپۆشە الله سبحانه وتعالى فەرمێ دوو جۆر لیباسم بۆ دابەزانوی باشە لیباسن یواری سەوئاتیکم وەریشا وەلیباس التەقوا دوو جۆر جلوبەرگم بۆ دابەزانوی جلوبەرگێکیان هی دەرەوەتەنە جوانەکانی دەرەوە دەشارێتەوە و نایڵێ عەورەتی دەرکەوێت جلوبەرگێکیشم بۆ ناردووی دڵە ئەیکەی بەبەری دڵ تاکە جلوبەرگی تەقوایە لەخوا ترسان ئەوە باشترین جلوبەرگە بۆت نەچی جلوبەرگی تر هەڵبژێری بۆی بەڕاستی ئینسانی موسڵمان ئەبێ وەکو ئافرەت ئاگاداری ئەوە بێ نەبێتە بورجێک خەڵک سەیری کە چێژی لێ ببینێ و حەزی لێ بکە و تەماعی لێ بکە حەزکە دەستی پێ بگە چۆن هەموو کەسی حەزەکە دەستی بە بورج بگا و بچێتە سەریا چۆن سەراگرن بۆ بورجەکانی تەلەفریکەکان باوە سەرۆ بۆ نەگیرە عین تۆ ئینسانی تۆ ئافرەتی تۆ موسڵمانی و حیاتێ و حورمەتە هەیە و تۆ بێ بۆ شێوە بی بەڵام ئەمە کەسانێک لە ئافرەتان هەریکەن رسول الله صلى الله عليه وسلم فرمي صنفان من أهل النار لم أراهما دو بول لأهل آجر من نمدي والناشيان بينهم كيوكن قوم عليه معهم صياط يضربون بها الناس كوم الله لخلقين قامشيان بي داريان بي هرشيكان بي لخلقي أدن لبيناي سرخصني ظالم وكافر خيون مجاكانا قوم كيكا كين نساء كاسيات عاريات مائلات مميلات شوار وصفيانين فرمي ئافرەتانێکن ئەمانە کاسیاتن یعنی ئاتۆ سەیریەکەی جلی لە بەرە ناتوانین بڵێ جلی لە بەرانێ بەڵام عاریەیە جلوبەرگەکەی شەرعی نییە بەشێکی لەشی بە شەرعیدا پۆشیوە بۆ نمونە بەشەکەی تری بە شەرعیدا نەپۆشیوە سەیرەکەی لێرە هەتا ئەمیا لەچکێکی کردووە بە شەرعیدای پۆشیوە بەڵام ئێرە دەرپەڕان و ئەمانەشی پانتۆڵێکی بۆ لە پێ کردووە ئەوە کاسیاتون عاریاتە یاخود ئەمانەی داپۆشیوە تا ئێرە لەوێەوە تەنکی کردووە یا ڕووتی کردووە ئەو کاسیاتون عاریاتە بەشێکی لەشی بە شەرعیدا پۆشیوە بەشێکی بە شەرعیدا نەپۆشیوە کەم ماڵ هەیە ڕزگاری بوو بێ لەم کاسیاتون عاریات کەم ماڵ هەیە کەم بنە ماڵ هەیە ڕزگاری بوو بێ لەوەی تیانە بێ هەمووی تیاتی ئەمە فەرمودەی کێشە رسول الله صلی الله عليه وسلم جا فەرمێمانە چۆن مائلات و ممیلات مائلات یعنی خۆیان لایەن داوە لە جلوبەرگی شەرعی خۆیان لایەن داوە لە ڕەوشت و هەڵسوکەوتی شەرعی ممیلاتیشن ئەیانەوێ ئافرەتانی تریش هەمووی لا بدەن هەموویان وەکو خۆیانیان لێبێ ئیمامی عوثمان فەرمێت تەوەدو الزانیەة لەو زەنا جەمیع نساء الأرض ئافرەتی زیناکار و دایان پیس پێی خۆشە هەرچی ئافرەتی سەرزەویە زیناکار بێ دایان پیس پێ وەکو خۆی بۆیە یەتە سەر شاشە شیەتە بێت قسە بە نیقابەڵێ بە عەباڵێ بە دینیەڵێ ئەوە خۆی زانیە وەکو ئیمامی عوثمان فەرمووی حەزەکە هەموو ژنی سەر عەرز وەکو خۆی بێ ئەنجا یاری وا هەیە پیاوە دێڵێ ئەم نیقابەوە و ئەم حیجابەوە حیجابتمە خۆی ماڵەکەی پڕە لەوانە دەرگای ماڵەکەی بۆ نەگیراوە پارە لەوانە باشە خەڵکی ئیسفادەی لێکە ئەوێ ژنی خەڵکیش ئەو ئیسفادەی لێ بکە ئەوە ئەوێ بەڵام نا ژنی خەڵکی بۆ خەڵکی خۆیەتی الله سبحانه وتعالى بأفرتان فرمي ولا يبدين زينتهن إلا لبعولتهن وآبائهن وآباء بعولتهن وابنائهن دیارەکە تۆکو ئافرەت ئەم جوانیانەت بەس کێشای سەیە ببینێ مێردەکەی خۆت مێردەکەی خۆت کاکە خۆ عالەمە مێردە نییە بۆچی دەریێخی بووی عالەمە هەمووی بە مێردی خۆی ئەزانێ بۆیە ئەڵێ با ئەم جوانی من دەرکەوێ بۆ هەر هەمووی یەکنا خۆی ئەو جوانیە الله سبحانه وتعالى دیاری کردووە شایستەی مێردەکەی خۆتە ببینێ کە سوکاری خۆت و بنەماڵەکەی خۆت چ پێی سەکاوە عالەمە ببینن چکە ئەمانە تەماعەتیان ناکەن ئەمانە نایانەوێت چێژ لێ بین و دوای فرەت دەناولاوە ئەمانە ئەو پارێزن و ئەمانە لەگەڵ تۆیا بن هەتا ڕۆژێشە خەنە خەبرەکەەوە ئەنە واز لێنن کە جوانیەکەت نەما نایانەوەی کە چێژەکەت نەما نایانەوەی بۆیە تۆ بۆچی خۆتەکەی بە قوربانیەوە ئاجا ئەفەرمێ ئەمانە خۆیان لایەن داوە هەوڵێن ئەو عالەمەش لا بدەن وەکو خۆیان بێڕەوشتیان کرد نەهاتن بەرنامەیانە کرد و ئافرەتیانێنە سەر شاشەکان بێڕەوشتیانە کرد وەکو خۆیان بەم ڕۆژگارە پەیجیان نییە و لایڤ ناکەنەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە هانی ئافرەتی خەڵکە دەن وەکو خۆیان بێڕەوش بن ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم باسی کردوون ئەم هەموو موزیع و مۆدێلەی تۆی بینی ئەم هەموو لەش فرۆش و بەدڕەوشت و سەماکەرەی تۆی بینی باسی کردوون هۆشداری پێداوین فەرمێتی ئەمانە ئەهلی جاهلیەتن پەیا بن و ئەیانەوەی ئەو خەڵکە هەمووی ژنەکانیان بێن و داغڵی ئەم جاهلیەتێکن وەڵای خەڵکێکیش بە خۆشحاڵی و داغڵیەکە بەدەستی خۆی کچەکەیە بۆ خولەکەی ئەو خولی جوانکاریە مۆسیقای گۆرانی وتنەی ڕقسکردنە سەماکردنە بەناویەوانەوە می باڵێ بڕۆ ژنەکەم بڕۆ ناو جاهلیەتەوە کچەکەم بڕۆ ناو جاهلیەتەوە وەکو بڵێ الله سبحانه وتعالى
پێی نەفەرمووە قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە کاکە ماڵ و مناڵ و پارێزە لاگرەوە نا با بڕوا بچێ بۆ ناواگر ئەزانێ باشەکە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێمانە خۆیان لایەن داوە لە ڕەوشت و لە ئەخلاق و لە حەق و ئەیانەوەی هەموو ئافرەتێکیش لا بداوە دوو مواسەفاتیان کە زۆر بە جوانی بینی ئەمڕۆ هەر یەکێ لەو ئافرەتانە ئەبینی کە ئاوا لای داوە لەو ڕەوشت و دینە کە ئەگا بە ئافرەتێک لەوانەی کە مولتەزیمە بە ڕەوشت و دین و ئەخلاقەکەیەوە هجوومەکات سەری ڕەفیقیشی بێ جاری وایە نەک دوژمنی بێ جاری بە ناوی ئیسلامیشەوە هێرشەکاتە سەری وەرە خۆ فەرز نییە و لای بە سنەت هەی الله سبحانه وتعالى فەرمووی جوانی دارمەخ کاتە شاردنەوەی فەرضە ئەم فەرمانی الله تۆ چی ئەڵێی سنەتە تۆ چی ئەڵێی هەر سنەتیش نییە جاری وایە وەکو چۆن لە يعني خەڵکێک هەموو جاهلیەتەکانی کۆ کردوتەوە ئەمە جاهلیەتی شرک و کوفر تووشی بووە جاهلیەتی حکم تووشی بووە لەم لا دیموکراسیە لەو لا سەرکردە پەرستە لەو لاشەوە هاتووە تووشی جاهلیەتی ئەمەش بوو کە پێتەڵێ وەڵا بە ئافرەتەکەت تەبەڕوج بێ با جوانیەکانی دەربخ ئەنجا هێشتا لای خەڵک ئەمە مسلمانە و ئەمە با بڵێن داعیە و بانگخوازەوە بێ گوێشی لێ بگیرێ کارەساتەکە ئەوەیە کە ئەم منافقە عەلیم و لیسانانە هاتوون پێشەوایەتی و خەڵکاکەن ڕێبەریەکەن بەرەو جەهەنەم کە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ پێیان هەڵ نەخەڵەتێن دعاة على أبواب جهنم يدعون الناس إليها من أجابهم قذفوه فيها هەڵ مەخەڵەتێن بەوانە فەرمێ ئەمانە بانگخوازن بۆ دەرگاکانی جەهەنەم والله جوابیان بنەوە فەرمێ قڵتانەکەنەوە بۆ ناویان خۆمانە قسانە ئێمەیکین لەو کاتەوە 4 ئاەت هەر ئاەتێکی 3 حەدیثمان بۆیانەوە ئەگەر من بمەوێت تۆ فێری دین کەمە بێ ئاوا فێرەکەم ئاەت و حەدیث نەک دانیشم بە لێکۆڵینەوەی وڵاتان و حقایەتی یاریزان و ئەکتەر و گۆرانی بێژەکان و بە چیرۆکی لای قەبر و گوێاگردان و ئەم بابەتانە یاخود قسەی سیاسیەکان و هەواڵەکانی ناو کەناڵەکان و ئەحزابەکان دینە فێرگەم بێ ئەو فێرکەم ئەمە خۆت 4 ئاەتە پێم وتوی بڕۆ لە قورئانە تەماشایکە دیراسەیکە ئەم حەقیقەتانە هەموویە بینی و یەیتەوە یا پێم ئەڵێ ڕاست کرد یا پێم ئەڵێ درۆ کرد ئەگەر بە ئینسافەوە دیراسی بکەی ئەڵێ ڕاست کرد ئەگەریش بە نەفەسێکی جاهلیەت دیراسی بکەی حەزت لە جاهلیەت بێ قەت پێم ناڵێ ڕاست کرد پێم ئەڵێ درۆ کرد ئەوە حەقیقەتەکەیە جا فەرمێکی على رؤوسهن كأسنمة البخت العجاف لا يدخلون الجنة ولا يجدون رائحتها ئەم ئافرەتانەکە طالبی جاهلیەتن و بانگی ئافرەتانی ترەکەن بۆ ناو جاهلیەت فەرمێ سەریان چی لێکەن وەکو کۆپارەی وشتر بەرزیەکەنەوە ئیتر لە ناو لەچکا بێ یاخود بەر لە چگرێ کۆپارەی وشترە شتەیە لەسەر پشتێتی و کۆپارەی پێوتر جا جۆرێ وشتر دیارەکە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم کە گەنجەوە ئەو کۆپارەی نەتەپیوە خەڵک سواری نەبووە ئەو شترە هێشتا جوان قەنجۆقی دووەسا ئەمیش پشتی سەری والێکە فەرمێ ئەمانە بۆنی بەهەژ ناکەن یعنی چی یعنی ناچنە باشتەوە ئیتر بۆنی بەهەژ ناکەن یاخود بۆ هەتە هەتایچنە جەهەنەمەوە ئەویش ئەگەر بێت و ئیشی خۆی بە حەڵاڵ زانی بێ ئەگەر وەکو مەعسیەت کرد بێتی ئەبێ بچێتە جەهەنەمەوە پاک بێتەوە لەو تاوانی ئەنجا بێتە دەرەوە ئەمە 4 تایبەتمەندی جاهلیەت بوو کە لە قورئانە هاتووە یەکەمیان پەیوەندی بە شیرکەوە هەبوو دووەمیان پەیوەندی بە حەرام و حەڵاڵەوە هەبوو سێمیان پەیوەندی بە تەفرەقە و دووبەرەکیەوە هەبوو چوارەمیشیان پەیوەندی بە فاسیدبوونی ژنەکانەوە کە بەڕاستی ئەگەر ژنەکان نەگیرێنەوە خراپتر ڕۆیە پیاو بە شێوەیەک بێغیرەتە بێ شانازی بکە بە کچەکەیەوە کە لەش فرۆشە بە ژنەکەیەوە کە لەش فرۆشە و هەشێسەوە هەیە ئێستا شانازی پیاوەکە ئەمەش فەرمودەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم هۆشداری داوە كيف بكم إذا طغى نساؤكم وفسق شبابكم وتركتم الأمر بالمعروف والنهي عن المنكر على بحالتان شون بكات ژنەکانتان لا ڕێبن هەر حسابتان بۆ ناکەن بۆ پیاوەکانتان تۆخیانەکەن کچەکانتان وای لێیە خوشکەکانتان وای لێ دایکتان وای لێ حسابتان بۆ ناکەن بە پیاوتان نازان کورت و مختصر خۆیان پیاویش نوژنیژن تا وایانەوەی پیاوەتی بەسەر تۆشەوە بکەن تۆش بە قسەیەوانکەی ئاوان لێ ژنەکانتانە فەرمێ گەنجەکانیشتان فاسیقە بن هەمووی بە دوای دایان پیسیەوە ئەنجا فەرمێ ئێوەش ئەمەنە بێغیرەتە بن غیرەتتان تیان نامێنێ دەست هەڵەگرن لە فەرمان بە چاکە و قەدەغەی خراپە هەڵێن کورە با لێی گەڕێن کورە دەسەگرین بە کڵاوەکەی خۆمانەوە کڵایان کردە سەری طەبیعیشە بەلایەوە ئاوای حەقی کەسێ نەبێ ئەی با ژنەکەی خۆ حەقیویشن یەکچەکەی خۆکە نا خۆی زانێ چیەکە چی خۆی زان چێکە خۆی پرگە بۆ بەرنامەی بۆ داناوە کچەکەم بەخۆی کەوتووە ئاخر بەخۆی بکەوێ قڕ بەسەرێ ئەو حەدیثەکە وا فەرمێ فەرمێ تۆغیانەکە بەخۆیەکەوێ تۆش ملپان بێغیرەتەڵی بەخۆی کەوتووە ئەی بینی لەگەڵ کوڕێکە هیچ نییە ڕەفیقێتی رسول الله صلی الله علیه و سلم فەرمێ سێمیان شەیطانە چی ڕەفیقێتی
يا رسول الله صلى الله عليه وسلم فرمي هر افرد به محرم لقل في ايك كوي بيتو سيميان شيطانه چی بخوي كوتو بخوي نكوتو بشيطان كوتو كلا بينيانها يعني زور عجائب كومل قسان هنا وراسته وخو اداء لايات وحديث خواش بدرو خاتو بيغمش بدرو خاتو كومل قسي زور اساي هنا بيانا خوشي بمسلمان زانه كما فري بإسلام ونامن دا كرم الله سبحانه وتعالى فارزنا وما كان له مجودك جاهلية ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين والحمد لله رب العالمين.